بڵاو هاوڕێیانی خۆشەویست، لە فێرکاریم جارەدا باسی زیادکردنی فۆنتی کوردیەکەین بۆ کاین ماستەر بێ سنوور. واتە پێشتر لە فێرکاریەکانی پێشترە نامانەتوانی فۆنتی کوردی زیاد بکەین، تەنها 10 فۆنت بۆ 11 فۆنتمانە بتوانی بۆی زیاد بکەین. بەڵام لەم فێرکاریەدا باس لە ڕێگەیەکەکەم کە بێ سنوور فۆنتی کوردی بۆ کاین ماستەر ئەتوانی زیاد بکەین. سەرەتا پێویستمان بم و بەرنامە بێت و پێویستە ئەم کاین ماستەرە دابەزێنی لای خۆت کە 2020 من لەسەر چەند کاین ماسەری تر تاقیم کردەوە نەبوو، بەس ئەمان ئەتوانی لەسەر ئەمە فۆنتەکانی بۆ زیادکەی. شێوازی زیادکردنی فۆنت بەم شێوەیە بێت. پێویستان بەرنامەمان هەبێ KM فۆنت ئینستاڵەر. ئەچن ئەم بەشە شینە کە نووسرا سیلێکت فۆنت. پاشان ئەو فۆنتی کە لە هەر شوێنێکی مۆبایلەکەدا تو ئەتوانی ئەوەی بۆ زیادکەی. بۆ نمونە ئەمە زاکیرەی مۆبایلەکەیە، ئەو بەشێکە فۆنتەکەی تایە من هەموو فۆنتەکەم جا کردووەوە لە فۆڵدەرێکە بە ناوی فۆنتی کوردی. ئەچنە سەر فۆنتەکان، ئەمە هەموو فۆنتە کوردیەکانە. سەرەتا دانەیەک دیارەکەی دەستنیشانەکەی، پاشان سیلێکت وەڵیەکەی، پاشان شێکەی ئۆپنیەکەی. تر لێرەیە چاوەڕێکن تا ئەمە تەواوە بێ. ئەمە من لێرە 1007 فۆنتم بۆ کاین ماستەر زیاد کرد. دوای چەند خولەکێکی تر ئەم فۆنتانی هەموو بۆ زیادە بێ. بەم شێوەیە کۆتایی پێهات هەموو فۆنتەکان ئینستاڵ بوو. ئەمە هەموو فۆنتەکان ئینستاڵ بووە. پاشان چنەوە بۆ ناو بەرنامەکە کاین ماستەرەکەینەوە. ئێستا سەیرە ئەنجام فۆنتی بۆ زیاد بووە. سەیرەکەین ئەم بەشەی بۆ زیاد بوو مای فۆنت. لێرەیە ئەمە هەموو فۆنتەکانە فۆنتەکانی سەرچیایە. فۆنتی زۆر بۆ زیاد بووە. ئەمە ڕابەرە. بەم شێوەیە ئاسانترین ڕێگەیە کە بەکارمان هێنا بۆ زیادکردنی فۆنت بۆ کاین ماستەر.